11 ئاداری ساڵی 1991 با پێشڕەوی بزوتنەوەی ئیسلامی و پشتیوانی هاوڵاتیان سوپای حیزبی بەعسییان تێکشکاند و هەولێریان لە ژێردەستەی زوڵم و زۆرداری نێزاددا. لە کەس نەزان دابەزین بەرەو هەولێرە کەسمان نەدی. شوانڕابەر ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کە خۆی بەشداری ڕاپەڕینی کردووە باز لەوە دەکات کە ئەوان چۆن توانیویانە دائیرەی ئەمن و پەرلەمانی ئێستا و دواتریش معسکرێکی گەورە ئازاد بکەن. بەیانی 11 زوو لەگەڵ پۆلێک لە پێشمەرگەی سەرکردە و فەرماندەی جەماعەتی حەڕەکەی ئیسلامی لە کۆیە پێ بە پێهاتین هاتینە دێگەڵی ئیتر وەک دەڵێ جێیش وردە وردە دەکشایە و ڕای دەکرد و ئەمەش بە دوایەوە بووین. دواتر زانیمان ئەوانەی لە دوای ئێمە بوون قۆڵی دەستە چەپیانگر بوو چوو بوونە مەنزومەی شیمالی کە هێزی شافعیشی لەگەڵدا بوو، هێزی ئازادیشی لەگەڵدا بوو، هێزی هەمزەشی لەگەڵدا بوون، بەڵام ئێمەش لەگەڵ مامۆستا عەبدولقادر چووینە قاتع جێش شەعبی سەڕێ ئەنکاوەی، دوایە چووینە دائیرەی ئەمن بەرامبەر بە تەنش پەرلەمانی، دوایە چووینە پەرلەمانی، دوایە بەرامبەر پەرلەمانی کە یعنی معسکەری هەرە گەورە بوو پەڕینەوە پێ بە پێ شەڕمان کرد و خەڵک خۆی بەدەستەوە دەدا و هەتا ئەو معسکەرش ئازاد بوو. خەڵکەچیش بەڕاستی لە دوایمەوە لە جەماوەر لە خەڵکی یەکێتیش هەبوو دیترمان ناسیمان. یەکەم شەهید لە ڕاپەڕینەکەی هەولێر مامۆستا بەهرام جەمیل و خەجەباوە بوون. خزم و دۆستانی مامۆستا بەهرامیش دەڵێن ئێمە ساڵانە یادی دەکەینەوە و ئێستا خەریکە ناوی شەهیدانی ڕاپەڕین ون دەبن، بۆیە پێویستە زیاتر گرنگیان پێ بدرێت. وەکو مامۆستایەک لە هەولێر مامۆستایەکی بەناوبانگ بوو، ینی ناوی هەبووە، ئینسانێکی کورتپەروەرە، ئینسانێکی نیشتیمان پەروەرە، ینی با بڵێم ئەو ڕاپەڕینەی کە ئەو بەشداری کردیە نەتیجەی حاڵەتێکی دژە دیکتاتۆریەت کە کۆبوویتەوە. بزانە پێشتر مەسەرەن کە ئینسانێک وها بە ڕوحێکی نیشتیمان پەروەر و کورتپەروەرانە دەڕوا بەرامبەر دژمن ڕادەوەستی و شەهید دەبێ، ئەوە ئاسان نییە. حتمەن بەنسبەت کە ئێمە یادی دەکەینەوە، خەڵک یادی دەکاتەوە، بە هەزاران هەزار شەهیدمان هەبوو ئێمە لە کوردستان، بەس هەمووی وا هێواشەواش وا ون دەبن. ئیتر لەسەر دام و دەستگاکانی حکوومەت ئەوەیە کە زیندیان بکاتەوە، مەسەن نووسینیان لەسەر نووسی. ئەو ئامانجانەی کەوا خەڵکی هەرێمی کوردستان ڕاپەڕینیان بۆی کرد لە ئازادی و سربەخۆیی و خۆ بەڕێوەبردن، بەڵام دوای 31 ساڵ هێشتا ئامانجەکان نەهاتوونەتە دی. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.